بەهۆی سووتانی بارەگا حکومیەکان لە خۆپیشاندانەکانی سەرەتای ئەم مانگا کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان لەو فەرمانگانە پەکی کەوتووە. یەکێک لەو بەڕێوەبەرێتیانەی لەلایەن خۆپیشاندەرانی قەزای دەربەندیخانەوە سووتێنرا بینای هاتوچۆی دەربەندیخانە. بەپێی وتەی بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان زیاتر لە 500 خوێندکاری مۆڵەتی شۆفێری کە نووسراوەکانیان لەلایەن بەڕێوەبەرێتیەکەیانەوە هەڵگیراوە لە شەوی خۆپیشاندانەکاندا سوتاوە. ئێمە داوای لیژنەیەکمان کردووە بۆی بتوانین لانی کەم هاوڵاتیان لە ڕووی مادیۆ کەمترین زەرر بکەن، ئەوش بەوەی کە ئەو مەرحەلانەی کە بڕیوانە لە ڕابردوودا بتوانین جارێکتر بیان خەینەوە ئەو قۆناغانە هەر لە دەرچوون لە تیۆری و دەرچوون لە پراکتیکی و هەروەها ئامادەسازی خۆیان لە نووسنگەکان بۆ بەدەستێنانی مۆڵەتی شۆفێری. ئێمە هەوڵە دەین داوای لیژنەیەکمان کردووە ئەو لیژنە بتوانێت کارەکان بخاتەوە سەرسکەی خۆی. لە دەربەندیخان تەنها فەرمانگەی هاتوچۆ نەسووتێنراوە، بەڵکو بینای فەرمانگەی کارەبا و ژمارەیەک بارەکەی حیزبی دیکەش سووتێنران. بەپێی زانیاریەکانی پەیام لە ناو فەرمانگەی کارەبا وەسڵی زۆرێک لەو ماڵانەی کە پارەی کارەبایان ڕادەست کردووە لە ناوچوون، بەڵام سووتانی بینای هاتوچۆی شارەکە زیاتر خواستی نۆژەنکردنەوەی لەسەرا. پێک بووە ڕوویداوە تەواوی پێویست ناگا چاوەڕێکات و لەسەری بووە سێت و بڵێ نەبووە گێرە شێوێنی ئەمە نیە. خەڵک داوای مافێکی خۆی کردو ئەوەشیان کردووە. ئەمە شتێکە لە هەموو دنیا ڕوویداوە لە هەموو وڵاتەکانی دەروی دنیا ڕوویداوە و لێرەش ڕووەدا. خەڵکێکی گەنجێکە داقەیچێکا تەرەفگرای دەست سووتانیوێتی، یعنی ناکرێت حکومت شتێکی وەهای نیە بێنێتەوە بۆ بەیانەکەی چای کاتەوە. حکومەت ئەگەرەوە نەلاوازبێتتر خوا چاوەڕێی چیلیەکەی. لە دوای پشوەکانی سەری ساڵ گۆڕەپانی بینای هاتوچۆی دەربەندیخان کاروباری شۆفێرانی تێدا ڕایی دەکرێت تا ئەو کاتی بینایەکیونەوە بۆ بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان بنیاد دەنرێت. بەو پێی چیتر ئەو بینایە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان شیاو نییە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.